یەک بەڵگەم بۆ بێنە سەحابە ڕوبەڕوو عایشە خاتوونی دی بێ نەسیحەتیکە ئەگەر ئەڵەی دروستە داوای ژنان بۆم بێنە. معاویە خەلیفە بوو باشە سەرۆکی دەوڵەتی ئیسلامی بوو کە هەڵبژێرا چوویە پشت دەرگاکەی لە پشت پەردەوە بڕۆ هەموو ڕیوایەتەکان بخوێنەوە لە تاریخی ابن کەثیر و تەبەریە لە پشت پەردەوەتی ئەی دایکە نەسیحەتم کە هاتە دەرەوە خۆی بۆ ڕازاندەوە و کورسیان بۆ دانا و تەواوی سەحابە دانیشتن و نەسیحەتیکە لەکوێ ئەمەم بۆ هەیە. حتا وەرە بۆ عەسووری دواتر ئیبن تەیمیە کە لە مامۆساکانی ئافرەت بووە فەرمێ نەمبینی فەرمێ واشی لێ کردبووم بە دەنگیان نەمەناسیەوە شێوەی قسەکردنیە گۆڕە بە دەنگیان نەمەناسیەوە مامۆسایەمە کە دەرسم ناخوێندەوە کاڵە من هەرزەکار بووم ئەو تەمەنی شێوە ئاوا بوون سەلەفی ئەمە ئیبن تەیمیە سەلەفیش نییە گاکە ئەمە متەبیعی سەلەف تۆ لەکوێ دروستەوە بەحسا من مامۆسایەتیەکەم و دەرسەڵێمەوە ئافرەتم و پیاو فێرەکەم بە کامل میکیاج ئێمە بەردەمیان لە شاشەیە نییە شتیوانەتی برە